فیلمی سینەمای ئالوودا لە نووسین و سیناریۆ و دەرهێنانی سیروان محەممەدە. ئەم فیلمە لە بەرهەمهێنانی دەستگای میدیای کورتسات و کۆمپانیای گلۆبە و چەندین ئاکتەری دیاری شاری سلێمانی لەم فیلمەدا بەشدارن. ماوەی چەند مانگێکە لە سەر شاشەی سینەماکانی کوردستان نمایش دەکرێ و 51,000 بینەری تێپەڕاندووە. دانی پیانم کە خیانەتم لە مریەم کرد. کاکبەرمەوە فەرموو بۆ سەر کارم. حەزەکەم مناوە لەسەر هەموو شاخە بەرزەکانی کوردستان بنووسم بە گەورەی. کوشتنی ژنان لە وڵاتی ئێمەیان ڕۆژ بە ڕۆژ لە وەکشانە. تەلەفۆنی کوێ؟ لاچۆ دوام نەکەوی تۆ سەرخۆشی مەقتە. پێنیشتە تۆ لە ماڵێ ماویتەوە لە کامێرەکانی چاودێریە دەرکەوتووە کە چۆن بە خادرمەکانە هیتە خوارەوە ڕاهێت. ڕوومادانە ساغ بێتەوە بەسەرتا لە 6 ساڵ کەمتریان نابێت. بە ژیانم پیای بێشەرەفی وەکو تۆم نەبینیوە. کەس پادی تو چوی قمار کێت و ماڵە ناڵە خۆداوە. عاشق چ پێویستێکی بەشەرەفە. خافیز. سیروان محەممەدی دەرهێنەری فیلمی ئالوودا میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. سیروان سڵاو لێ بێ بەخێبەی. زۆر سپاس. وا دیارە بینەر ئالوودەی بینینی فیلمی ئالوودە بوون. هۆکارەکەی چییە؟ دیارە بینەر پێویستی بەم جۆرە چیرۆکانە و چیرۆکەکە واقعیت تقریبان لە ژیانی نەک کۆمەڵگەی کوردیەوە لە هەموو وڵاتێکە ئەم جۆرە چیرۆکانە واردن و بەرگوێی خەڵکەکەوێت و خەڵک بەریەکەوێتەوە. دیارە لە هۆکاری یەکەمی ئەوە بوو کە چیرۆکەکەی سەرنجڕاکێژ بوو. بەڵێ چۆن یان بۆ ئالوودەی چیرۆکی فیلمی ئالوودە بووی؟ ڕاستەکەی خۆم دەمێک بوو بەتەمای بووم ئیشێ بکەم، بەڵام ئالوودە بیرۆکەیەک بوو کە یانی لام دروست بوو، دواتر بوو بە سکرێپت و بوو بە ئەوەی کە فیلم وەکو فیلم ئیشی تیا بکەین. مجرد بیرۆکەیە بوو، یعنی هاو بە مێشکمە مەسەلەن کە بتوانین لەم واقعی ئێستەی خۆمان و کوردستان و هەموو زروفێکی وڵاتان و کللتوری وڵاتانە ئەم جۆرە چیرۆکانە زۆر واردن، پێویستە کە بکرێت بە ئیشێکی سینەمایی. لێکێک لە پۆستەکانتانە بینیم ئەڵێن ئەوەی جێ دڵخۆشیە کە پشتمان بە توانە و هێزی گەنجان بەستووە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ڕاستی کۆمەڵی گەنجی زۆر باشمان هەیە لە کوردستان لای خۆمان. زۆر خریجەکانی زانکۆی سلێمانی بەشی سینەما ئەوانە کە توانیان هاوکارێکی باش بن لە گەڵمانە بۆ فیلمەکە و زۆر ئیسفادەمان لە تواناکانی ئەوان کرد. بینەرێکی زۆر لە دەرەوەی کوردستان چاڕی بینینی فیلمی ئالوودەن. چیتان کردووە بۆ ئەوەی ئەوانیش بێبەش نەبن لە بینینی ئەم فیلمە؟ دیارە پرۆدیوسەرەکان خەریکی ئەنجامانی ئەو پرۆسەن کە فیلمەکە بەرنە دەرەوەی وڵات. یەکەم هەنگاو بەڵام زیاد لە هەنگاوێک. دوای ئالوودا چیە بینین؟ وەڵاهی ئەگەر سەحەتمان باش وانە هەوڵێم خەریکی ئیشێکی ترم. ئەوە هاوکارەکانم پێمەڵێن من ناتوانم قسە بکەم زۆر. پێمەڵێن ئەڵێن بەیانیان کە هەڵەستێکیەکە دەمچاوەش. سیروان ماندوومان کردی.